دوێنێ چواردەمین فێستیڤاڵی فیلمی کوردی هامبۆرگ دەستی پێکرد. 6 فیلمی دۆکۆمنتاری و 4 فیلمی درێژ و 9 فیلمی کورد لە پرۆگرامی ئەم ساڵی فێستیڤاڵدان. لە 4 پارچەی کوردستان فیلم نێردراوە و سەرجەم فیلمەکان کوردین. بۆ زانیاری زیاتر لەباری فێستیڤاڵەکە هونەرمەند ڕەوەند جەواد ئەندامی بەشی سۆشیال میدیای فێستیڤاڵ لە ئەڵمانیاوە ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک ڕەوەند سڵاو لێبێ. ئەوکاتتان باش. سپاس. ڕۆژ باش. کاک ڕەوەند لە سەرەتاوە پرسم جیاوازی فێستیڤاڵی ئەم ساڵ لەگەڵ فێستیڤاڵی ساڵی ڕابردوو چییە؟ خۆزانی ساڵ بە ساڵ ینی فستیڤال کارەکانی بە شێوەیەک بە پلانێکی جیاوازتر لە ساڵی ڕابردوو جێبەجێ دەکاتن. ئەم ساڵ چواردەهەمین فستیڤال بە پلانێکی زۆر زۆر تۆکمەی باش کارەکانمان کردووە و ئامادەکاریمان بۆ کردووە. دوێنێ بەبینێرێکی زۆر لە ئەڵمان و لە ڕەوەندی کورد لە ئەڵمانیا یەکەم ڕۆژی فستیڤال دەستی پێ کرد و بە پارچەیەک چەند پارچەیەک موزیک لەلایەن جەمیلە و هاوڕێی پێشکەش کرا و دواتر فیلمی گاڤاش شتیل مەزن دەبن لە ڕۆژئاوا هاتبوو لەگەڵ کورتە فیلمی دارتاژ لە ڕۆژهڵاتی کوردستانەوە کە نمایش کرا و یەکەم ڕۆژی فستیڤال بدوێنێ. بەڵێ کاک ڕەوەند دەپرسم سەرجەم فیلمەکان کوردین، ئایا ئەم میکانیزمە نوێیە بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆنە؟ هەموو ساڵێ فیلمەکان کوردی بوو، دوجار فستیڤالێکی کوردیە و دوجار ئێمە بۆ هەوڵ دەدەین سینەمای کوردی بناسیێنین لە دەرەوە لە ئەوروپا بە هەموو دنیادا. ینی خۆ دەزانێ فستیڤالە کوردەکانی زۆرن لە نیویۆرک و لە فستیڤالی کوردی لەندەن هەیە، فستیڤالی کوردی پاریس هەیە و ئەمستردام هەیە و لە چەند ڕۆژی ڕابردوو دیداری بەرمینگهامیش هەبوو. بەڵێ 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 کاک ڕەوەند فێستیڤالەکە چەند ڕۆژ بەردەوامە بێ؟ ئێمە ئاگادارین کە دوێنێ دەستی پێ کردووە، ئەمڕۆ دووەم ڕۆژی فێستیڤالەکەیە. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی دووەم دەست پێ دەکە، 5 ڕۆژ بەردەوام دەبێ، لە دوێنێ دەستی پێ کردو تا 26 مانگ بەردەوام دەبێ. فستیڤال ئەمڕۆ بە 2 کورتە فیلم دیکۆمنتار دەست بە کارەکانی خۆی دەکاتەوە لە ساعت 6 بە کاتی ئەوروپا. دوجار ڕۆژانی دواتریش کورتە فیلمی تر و کاری تر و پلانی تری فستیڤال نمایشتری خۆی دەبێتن و هەمیشە ئەو فیلمانەی کە لە پرۆگرامدان نمایش خۆی هەیە لە ڕۆژانی دواتریش. بەڵێ کاک ڕەوەند لە پەراوێزی فێستیڤالەکە جیاواز لە نمایشکردنی فیلمەکان هیچ پانێڵ و وەرکشۆپێک بەڕێوە ئەچێت؟ بەڵێ ئەم ساڵ 2 پەنەلی زۆر زۆر گرنگ کە یەکێن لەوانە پەنەڵێک لەسەر وێنای کوردی لە ڕنگدانەوەی فیلمە کوردیەکاندا و شێوەکاری کورد لوقمان ئەحمەد لە ئەمریکاوە کە خەڵکی ڕۆژئاوای کوردستانە لە میوانی فستیڤاڵە. پەنەڵی دووەمی سەر زمانی کوردیە لە ناو فیلمە کوردەکان دیالۆگی کوردی کە تا چەند زمانی کوردی ئاستەنگەکانی بەردەم فیلمی کوردی چۆنە و وەرژێڕی نووسەر وەرژێڕی زۆر بەڕێز کاوە نەمر خەڵکی دیار بکرە لە ئەوروپادا دەنیشێ میوانی فستیڤاڵە. 2 پەنەڵی زۆر گرنگن کە لە فستیڤال لە ڕۆژی 25 مانگ جێبەجێ دەکرێتن ساز دەکرێت. بەڵێ ئەپرسم خەڵات هەیە بۆ ئەو فیلمانەی لە فێستیڤال براوە ئەبن؟ بەڵێ هەر ساڵ ئەوە چەند 3 ساڵ 4 ساڵە فستیڤال خەڵاتی خۆی هەیە. ئەو خەڵاتانەش باشترین دیکۆمنتار و باشترین کورتە فیلم و خەڵاتی ژووری هەیە. 3 خەڵات هەیە هەموو ساڵێ و لەگەڵ بڕێک پارە لەلایەن فستیڤالەوە پێشکەش بە فیلمە سەرکەوتوەکان دەکرێت، ئەوانەی خەڵات وەردەگرن. دوجار ئێمە لە ئایندەدا هیوادارین خەڵاتەکان زیاد دەکەین و پلانی ئەومان هەیە فیلمەکانی زیاد بکەین لە ساڵانی داهاتوو بە پلانێکی باشتر و بەپێی ئەوەی کە سەپۆرتەکانمان تێنە ناو فستیڤال ئەو سپۆنسەرانێک چێن و بەپێی سپۆنسەرەکان دەجولێنەوە کارەکان بەڕێوە دەبین. بەڵێ کاک ڕەوەند دەپرسم بە شێوەیەکی گشتی تا چەند هەماهەنگیتان لەگەڵ هونەرمەندان هەیە لە دەرەوەی وڵات، بۆ نمونە لە سوید، لە بەریتانیا، لە وڵاتانی تر وەکو فێستیڤاڵی فیلمی کوردی لە هامبۆرگ؟ بەپێی ئەوەی کە زۆر جێگای خۆی گرتووە فستیڤالی هامبۆرگ هەموو ڕەنگێکی لە کەلتور جیاوازەکان لە دەوری خۆی کۆ کردوتەوە
جگە لەوەی کە زۆرجار لە ساڵانی ڕابردوو فستیڤال جگە لە فیلمە کوردیەکان فیلمی غەیری کەلتورەکانی تریشی نمایش کردووە بەتەنها بۆ نمایش بووە وەکو فیلمی درێژ لە ئەفغانستانەوە ساڵی ڕابردوو فیلمێک هەبوو و چەندین فیلمی تریش هەبوون بە زمانی ئەڵمانی ینی بەس زۆرجار لەسەر کەلتوری کورد دروست کرابوون ئەوە زۆر گرنگ بوو ئێمە پیشانی بدەین لە ساڵین ڕابردەشتانە لە فستیڤال و لە پرۆگرامدا بوون و لە ئەم ساڵیشدا گرنگترین فیلم لە کۆتا ڕۆژی فستیڤال کە ئایشە پۆڵات کە فیلمێکی زۆر گرنگ و فیلمێکی درێژە پێشکەش دەکات نمایش دەکرێتن لە فستیڤال دواتر خاڵاتەکان دابەش دەکرێتن لە ڕۆژی کۆتایی فستیڤالی ئەم ساڵ. بەڵێ کاک ڕەوەند میدیاکانی ئەڵمانیا ڕۆژنامە نووس بۆ نمونە تا چەند بایەخیان بەم فێستیڤالە داوە؟ زۆر گرنگ هەموو ساڵێ فستیڤال میدیاکانی ئەوروپا ئەڵمانیا بە تایبەتی زۆر گرنگی پێدەدەن بە ڕۆژنامە و وێبسایت و تیڤەکان بەر لە ڕۆژی دەستپێکردن تەلەڤیزۆنی ئەڵمانی باسی کردبوو چەند تەلەڤیزۆنی ئەڵمانی باسی کردووە کە باسی ئەو فستیڤاڵی کردووە کە هەموو ساڵێ لە نۆڤێمبەردا دەست پێ دەکات. بەڵێ کاک ڕەوەند دوا پرسیارم ئەکتەر و دەرێنەرانی فیلمەکان لە فستیڤالەکە ئامادەیانە بێت؟ بەڵێ بەشێک لە زۆر لە دەرهێنەرەکان لە ئەڵمانیا لە وڵاتانی تر نیشتەجێن کە فیلمیان هەیە لە فستیڤالەکەدا و ئامادەی بوونیان هەیە بە پێی ئەوەی کە دەبواە دەهێنەری گاڤاشتیل مەزن دەبن بوونی هەبووە دوێنێ ئامادە با لە فستیڤال بە پێی ئەوەی کە هەندێک کار و بەرنامەجی خۆی هەبوو نەیتوانێت ئامادە بێت ئەگەنا تەواوی زۆر لە دەهێنەر و ئەکتەرەکان ئامادەن لە فستیڤال و لە هەماکاندا فستیڤال کۆنتاکتێکی گرینگە یەکتر ناسینەشی گرینگە هەمیشە ئەلگۆڕی کللتور و هونەر و بەڵێ جیاوازەکان دەکرێت. بەڵێ هونەرمەند ڕەوەند جەواد ئەندامی بەشی سۆشیال میدیای فێستیڤال لە فێستیڤاڵی فیلمی کوردی لە هامبۆرگ سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری هامبۆرگۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.